أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشندو مهربان. طاسين. تلك آيات القرآن وكتاب مبين. چەند پیتێک لە سەرەتایی هەندێ لە سوورەتەکانی قورئاندا هاتوون، ژمارەیان 14 پیتە. نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت. بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گروی ئادەمیزاد و پەری کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن. هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە. زاناکان لە هەندێکی دواون، هەندێکی شان وتویانە هەر خدا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە. ئەوە ئاەتەکانی ئەم قورئانن و فەرمانی کتێبێکی پیرۆز و ئاشکرا و ڕوونە. هدى وبشرى للمؤمنين. ڕێنمووی بەخش و مژدەبەخشە بە ئیمانداران لە هەموو سەردەمێکدا. الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وهم بالآخرة هم يوقنون. ئەوانەی کە نوێژەکانیان بە چاچی ئەنجام دەدەن و زەکات دەبەخشن و باوەڕێکی بەتین و دامەزراویان بە ڕۆژی قیامەت هەیە. إن الذين لا يؤمنون بالآخرة زينا لهم أعمالهم فهم يعمهون. بێگومانەوانەی باوەڕ بە قیامەت ناهێنن کار و کردەوە خراپەکانمان لەبەر چاو جوان کردوون، لەبەرەوە چاوی دڵیان کوێر بووە و خراپی کردارەکانیان نابینن. أولئك الذين لهم سوء العذاب وهم في الآخرة هم الأخسرون. ئەوانە ناخۆشترین و ناسۆرترین سزا بۆیان ئامادەیە و ئەوان لە قیامەتدا لە هەموو کەس خەسارەتمەندترن. وإنك لتلقى القرآن من لدن حكيم عليم. ئەی محەممەد، بەڕاستی تۆ لەلایەن زاتێکی دانا و زاناوە قورئان فێر دەکرێیت و پێت دەدرێت. إذ قال موسى لأهله إني آنست نارا سآتيكم منها بخبر أو آتيكم بشهاب قبس لعلكم تصطلون. یادیان بهێنە کاتێک موسا لە ڕێگای گەڕانەوەیدا بۆ میسر بە هاوسەرەکەی وت: ئێوە لێرەدا بمێننەوە، بەڕاستی من ئاگرێکم بەدی کردووە و دڵم پێی خۆشە، لەوێوە هەواڵێکتان بۆ دەهێنم یان سەلکە بزوتێکتان بۆ دەهێنم بۆ ئەوەی خۆتانی پێگەرم بکەنەوە. فلما جاءها نودي أن بورك من في النار ومن حولها وسبحان الله رب العالمين. جاکاتێک گەیشتە لای ئەوەی بە ئاگری زانی بینی نور و ڕووناچیەکی بێوێنەیە، بانجی لێکرا پیرۆزە ئەو کەسەی کە لە پاڵ ئاگرەکەدایە و ئەو فریشتانەش کە لە جێی ئاگرەت تایبەتەکەدا هەن. پاچی و بێگەردی بۆ خوددایە کە پەروەردگاری هەموو جیهانیانە. یا موسى إنه أنا الله العزيز الحكيم. ئەی موسا، ئەو کەسەی قسەت بۆ دەکات ئەوە بەڕاستی منم، ئەو خودایەی کە باڵا دەست و دانایە. وألق عصاك فلما رآها تهتز كأنها جان ولا مدبرا ولم يعقب. يا موسى لا تخف إني لا يخاف لدي المرسلون. عساکەت فڕێ بدە، جاکاتێک فڕێدا بینی وەکو توولەمار بەخێرایی دەجوڵە. موسا هەڵات و پشتی تێکرد و ئاوڕی نەدایەوە. ئەوسا خودای گەورە فەرمووی: ئەی موسا مەترسە، چونکە بەڕاستی پێغەمبەران لەلای من ناترسن و بیمیان نییە. إلا من ظلم ثم بدل حسنا بعد سوء فإني غفور رحيم.
مەگەر کەسێک ستەمی کرد بێت و پاشان چاکەکاری ئەنجام بدات دوای ئەوەی پێشتر هەڵەی هەبوو ئەوە من بۆ ئەو جۆرە کەسانە لێخۆش بوو میهرەبانم. وأدخل يدك في جيبك تخرج بيضاء من غير سوء في 9 آيات إلى فرعون وقومه إنهم كانوا قوما فاسقين. جا دەستەکەت بخەرە گیرفانتەوە هەرکە دەرت هێنا بە سپیەکی بێعیب دێتە دەرەوە. ئەم دوو معجزەیە لە ڕیزی 9 معجزەدایە بۆ فرعون و قەومەکەی بەڕاستی ئەوانە قەومێکی لە سنوور دەرچوو بوون. فلما جاءتهم آياتنا مبصرة قالوا هذا سحر مبين. جاکاتێک معجزەکانی ئەمەیان بەڕوونی و ئاشکرا بۆ هاتوو خرایە بەرچاویان وتیان ئەمە جادوویەکی ئاشکرایە. وجحدوا بها واستيقنتها أنفسهم ظلما وعلوا فانظر كيف كان عاقبة المفسدين. جاوانا هەڕق ئەستوریان کرد و باوەڕیان پێی نەبوو بە زۆرداری و خۆبەزلزانی لە کاتێکدا لە ناخی دەرونیانەوە هەستیان دەکرد حەقیقەتە و ڕاستە دەتەماشا بکە و سەرنج بدە بزانە سەرنجامی تاوان باران و گوناهکاران چۆن بوو چۆن تۆڵەمان لێسەندن. ولقد آتينا داود وسليمان علما وقال الحمد لله الذي فضلنا على كثير من عباده المؤمنين. سوێن بە خوددا بێگومان ئێمە بە داود و سولەیمان زانیاری و زانستیمان بەخشی هەردووچیان وتیان سپاس و ستایش بۆ ئەو خودایەی کە زیادە ڕێزی ئێمەی داوە بەسەر زۆرێک لە بەندە ئیماندارەکانیدا. وورث سليمان داود وقال يا أيها الناس علمنا منطق الطير وأوتينا من كل شيء إن هذا لهو الفضل المبين. سلەیمان جێنشینی داودی باوکی بوو ڕۆژێک وتی ئەی خەڵچینە ئێمە فێری زمانی باڵندە کراوین و لە هەموو شتێکمان پێدراوە بەڕاستی ئەمە هەر فەزل و ڕێزێکی ئاشکرایە لەلایەن خودداوە پێمان بەخشراوە. وحشر لسليمان جنوده من الجن والإنس والطير فهم يوزعون. هەرچی سەرباز و لەشکری سولەیمان هەبوو لە پەری و ئادەمی زاد و باڵندەکان کۆکرانەوە و نمایشیان کرد بە ڕیز و ڕێک و پێچی هەمویان بەسەرەتا و کۆتاییان یەکیان گرت. حتى إذا أتوا على واد النمل قالت نملة يا أيها النمل ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون. هەتا گەیشتنە دۆڵی مێرولە مێچکەیەک هاواری کردووتی ئەهای مێرولەینە بچنە ماڵ و کون و کەلەبەرەکانتانەوە نەوەکو سولەیمان و سەربازانی پێشێلتان بکەن لە کاتێکدا هەستان پێناکەن. فتبسم ضاحكا من قولها وقال رب أوزعني أن أشكر نعمتك التي أنعمت علي وعلى والدي وأن أعمل صالحا ترضاه وأدخلني برحمتك في عبادك الصالحين. سليمان كجوي لها واري ميرو لكبو زردخنا قرتي وبيكني بها وارو قسكي بويوتي پروردگارا یارمەتیم بدا دڵ و دەروون و ڕۆح و گیانم کۆ بکەرەوە تا سوپاس گوزاری ناز و نیعمەتەکانت بم کە بەسەر من و دایک و باوکمدا ڕژاندووتە. هەروەها کۆمەچیم بکە تا کار و کردەوەی چاکە ئەنجام بدەم کە تۆ پێی ڕازی بیت و بە ڕەحمەت و میهرەبانی خۆت بمخەرە ڕیزی بەندە چاکەکانتەوە.
وتفقد الطير فقال ما لي لا أرى الهدهد أم كان من الغائبين. اینجا سولەیمان کەوتە بەسەرکردنەوە و پشکنینی دەستە و تاقمی باڵندەکان و وتی ئەوە بۆچی من پەپوو نابینم یاخود لێرە نییە و خۆی دزیوەتەوە و لە نادیارەکانە. لأعذبنه عذابا شديدا أو لأذبحنه أو ليأتيني بسلطان مبين. سوێن بێت دەبێت سزایەکی زۆر سەختی بدەم یان سەری ببڕم یان دەبێت بە بەڵگەیەکی ئاشکراوە بێت بۆلام. فمكث غير بعيد فقال أحطت بما لم تحط به وجئتك من سبأ بنبأ يقين. سولەیمان زۆر چاوەڕێی نەکرد پەپوو پەیدا بوو یەکسەر هات و نیشتەوە وتی ئەوەی من پێم زانیوە تۆ پێت نەزانیوە من لە وڵاتی سەبەوە هەواڵێکی ڕاست و درستم بۆ هێناویت. إني وجدت امرأة تملكهم وأوتيت من كل شيء ولها عرش عظيم. بەڕاستی من بۆم دەرکەوت ئافرەتێک فەرمان ڕەواییان دەکات و لە هەموو جۆرە دەسەڵات و ناز و نیعمەتێکی پێبەخشراوە تەختێکی پاشایەتی گەورەشی هەیە. وجدتها وقومها يسجدون للشمس من دون الله وزين لهم الشيطان أعمالهم فصدهم عن السبيل فهم لا يهتدون. بینیم خۆی و قەومەکەی سوژدە بۆ خۆر دەبەن لە جیاتی خوددا شەیتان کار و کردەوەی چەوتیانی بۆ ڕازاندونەتەوە بەو هۆیەوە ڕێبازی ڕاست و درستی لێگرتوون بۆیە ئەوان ڕێنمویی وەرناگرن. ألا يسجدوا لله الذي يخرج الخبأ في السماوات والأرض ويعلم ما تخفون وما تعلنون. شەیتان ڕێی لێگرتن بۆ ئەوەی سۆژدە نەبن بۆ ئەو خودایەی کە نهێنی دەردەچێشێت لە ئاسمانەکان و زەویدا و دەزانێت ئێوە چی دەشارنەوە و چیش ئاشکرا دەکەن. الله لا إله إلا هو رب العرش العظيم. خدا ئەو زات هەیە کە جگەل لەو خودایەکی تر نییە خاوەنی تەختی مەزن و گەورەیە. قال سننظر أصدقت أم كنت من الكاذبين. سولەیمان وتی بە پەپوو ئێمە لەوە دوان لەو گفتارەی تۆ دەکۆڵینەوە تا بزانین ڕاست دەکەیت یان لە ڕیزی درۆزنانیت. اذهب بكتابي هذا فألقه إليهم ثم تول عنهم فانظر ماذا يرجعون. ئەوسا سولەیمان نامەیەکی نووسی و دای بە پەپوو فەرمانی پێدا کە بڕۆ ئەم نامەیە ببە و لە شوێنێکی بەرچاودا بۆیان فڕێ بدە و پاشان لە پەنایەکدا خۆت حەشار بدە و بزانە دەڵێن چی و چ باس و خواسێک دەکەن. قالت يا أيها الملأ إني ألقي إلي كتاب كريم. شاژن هات و نامەی بینی و خوێندیەوە پاشان وەزیران و ئەنجومەنەکەی خۆی کۆ کردەوە وتی ئەی ڕێزداران بەڕاستی من نامەیەکی پیرۆز و بەڕێزم بۆ دانراوە. إنه من سليمان وإنه بسم الله الرحمن الرحيم. نامەکە لە سولەیمانەوەیە و بەناوی خودای بەخشندە و میهرەبانەوە دەست پێ دەکات و دەڵێت ألا تعلوا علي وأتوني مسلمين. خۆتان بە گەورە مەزان و لێم یاخی مەبن و وەرن موسڵمان ببن واز لە خۆرپەرستی بهێن و بەدیهێنەری خۆر و مانگ و ئەستێرە و زەوی و هەتا دوایی بپەرستن. قالت يا أيها الملأ أفتوني في أمري ما كنت قاطعة أمرا حتى تشهدون. اینجا بەڵقیس بە ئامادەبوانی وت ئەی ڕێزداران ڕاتان چییە؟ چی بکەم باشە؟ خۆ من هیچ بڕیارێکم نەداوە هەتا ئێوە لێی ئاگادار نەبوو بن و ڕاتان لەسەری نەدابێت. قالوا نحن أولو قوة وأولو بأس شديد والأمر إليك فانظري ماذا تأمرين.
ئەنجومەنەکەی وتیان خۆت دەزانیت کە ئێمە خاوەنی هێز و توانە و دەسەڵاتی تند و تیژین فەرمانیش فەرمانی تۆیە بیر بکەرەوە و تێفکرە چ فەرمانێک دەدەیت ئێمە ئامادەین. قالت إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة وكذلك يفعلون. بەڵقیس وتی بەڕاستی لەشکری پاشاکان کاتێک چوبنە شار و دێهاتەکانەوە وێران و کاولیان کردووە و تۆوی خراپەیان چاندووە کەسانی خاوەن دەسەڵات و پیاوی ناوداری ئەو شوێنەیان زەلیل و ڕیسوا کردووە و هەمیشە ئەوە پیشەیانە و بەو جۆرەت دەکەن و هەرواش دەبن بێگومان من حەز لە کارەساتی واناکەم. وإني مرسلة إليهم بهدية فناظرة بما يرجع المرسلون. بێگومان لەبەر ئەوە من بڕیارم داوە کە دیاریەکیان بۆ بنێرم جا چاوەڕێ دەکەم بزانم نوێنەرەکان چه هەواڵێکم بۆ دەهێننەوە و هەڵوێستی سولەیمان چۆن دەبێت. فلما جاء سليمان قال أتمدونني بمال فما آتاني الله خير مما آتاكم بل أنتم بهديتكم تفرحون. جاکاتێک نوێنەری نێردراوەکان گەیشتە لای سولەیمان هەواڵی دیاریەکەی گەیاند. سولەیمان بە تووڕەیەوە پێیوت ئێوە دەتانەوێت بە ماڵ و سامان و دیاری کۆمەچیم بکەن من دڵنیام کە ئەو شتانەی خوددا پێی بەخشیوم لەوە چاکتر و بەنرخترە کە بە ئێوەی بەخشیوە. نەخێر من بەو دیارە دڵشاد نابم بەڵکو ئێوەن بە دیارەکەتان شاد دەبن. ارجع إليهم فلنأتينهم بجنود لا قبل لهم بها ولنخرجنهم منها أذلة وهم صاغرون. ئەی نوێنەری بەڵقیس بگەڕێرەوە بۆ لایەن بەخۆت و دیارەکەتەوە سوێن بە خوددا دەبێت بە سەربازانێکەوە بچینە سەریان کە نەیان دیبێت و نەتوانن بەرگری بکەن دەبێت دەریان بکەین لە وڵاتیان لە کاتێکدا ئەوان زەلیل و ڕیسوا و شکاون. قال يا أيها الملأ أيكم يأتيني بعرشها قبل أن يأتوني مسلمين. سولەیمان زانی هەڕەشەکەی کاریگەر دەبێت بۆیە ڕوو بە ئەندامانی حکوومەتەکەی وتی ئەی خەڵچینە کامتان دەتوانێت تەختی شاژنە بەڵقیسم بۆ بهێنێت پێش ئەوەی بێن بۆ لام و تەسلیم ببن. قال عفريت من الجن أنا آتيك به قبل أن تقوم من مقامك وإني عليه لقوي أمين. دێوێک لە پەریەکان وتی من بۆت دەهێنم پێش ئەوەی دەوام تەوا ببێت و لە جێی خۆت هەستیت بەڕاستی من بۆ ئەو کارە خۆم بە بەهێز و ئەمین دەزانم. قال الذي عنده علم من الكتاب أنا آتيك به قبل أن يرتد إليك طرفك فلما رآه مستقرا عنده قال هذا من فضل ربي ليبلوني أأشكر أم أكفر ومن شكر فإنما يشكر لنفسه ومن كفر فإن ربي غني كريم. بەڵام یەکێک لە پیاوچاکان کە زانست و زانیاری هەبوو هەروەها ناوی ئەعزەمی خودای دەزانی وتی من بۆت دەهێنم بە چاوتر و کاندنێک دەستی کرد بە نزا و پارانەوە و داوای لە خوددا کرد ئەو ساکت و پڕ سولەیمان بینی تەختی پاشایەتی لە لایدا دانراوە و وتی ئەمە لە فەزل و بەخششەکانی پەروەردگارمە بۆ ئەوەی تاقیم بکاتەوە کە ئایا سوپاس گوزار دەبم یان ناشکر و بەدنمەک جا ئەوەی سوپاس گوزار بێت ئەوە بەڕاستی سوپاس گوزارە بۆ خۆی ئەوەشی کە سپڵەیە ئەوە بێگومان پەروەردگارم دەوڵەمەندە و بێنیازە و خاوەنی بەخششە بە هەمووان. ڕایەکیش هەیە لەسەر ئەوەی کە ئەو کەسە سولەیمان عەلەیهی سەلام خۆی بووە. قال نكروا لها عرشها ننظر أتهتدي أم تكون من الذين لا يهتدون.
اینجا سولەیمان فەرمانی داوتی تەختی پاشایەتیەکەی دەستکاری بکەن، هەندێک ڕنگ و نەخشی بگۆڕن، سەرنج دەدەین بزانین بەڵقیس دەیناسێتەوە یان لەو کەسانە دەبێت کە نایناسنەوە. فلما جاءت قيل أهكذا عرشك قالت كأنه هو وأوتينا العلم من قبلها وكنا مسلمين. جاکاتێک بەڵقیس گەیشت پێی وترا تەختی پاشایەتی تۆ ئاوایە؟ بەڵقیس وتی هەر دەڵێی ئەوە و لەو دەچێت. ئێمە پێش ئەمەش زانیاریمان هەبوو دەربارەی توانا و دەسەڵاتی سولەیمان، ئێمە تەسلیم بووین، نیازی جەنگمان نییە. وصدها ما كانت تعبد من دون الله إنها كانت من قوم كافرين. ئەو شتانەی کە بەڵقیس دەیپەرست لە جیاتی خوددا بووبوونە بربەست لە دڵ و دەرونیدا لە بەرامبەر ئاینی خوددادا. بەڕاستی ئەو کاتی خۆی لە ڕیزی قەومێکی بێباوەڕ و خوددا نەنازدا بوو. قيل لها ادخل الصرح فلما رأته حسبته لجة وكشفت عن ساقيها قال إنه صرح ممرد من قوارير قالت رب إني ظلمت نفسي وأسلمت مع سليمان لله رب العالمين. ئەوسا پێی وترا بچۆرە کۆشکەکەوە. کاتێک بەرەو کۆشک کەوتە ڕێ ئاوێک لە بەردەم کۆشکەکەدا بوو بە شوشە سەری گیرا بوو. جا کاتێک کە بەڵقیس بینی وای زانی ئاوێکی زۆرە و قاچی خۆی هەڵکرد تا تەڕ نەبێت. سولەیمان وتی ئەو پانتاییە بە شوشە سەری گیراوە. بەڵقیس سەرسام بوو لە دەسەڵات و کۆشک و تەلار و ناز و نیعمەتی مادی و معنەوی کە خودای گەورە بە سولەیمانی بەخشیوە. بۆیە وتی پەروەردگارە من بەڕاستی تا ئێستا ستەمم لە خۆم کردووە، ئیتروا لەگەڵ سولەیماندا تەسلیمی خودای پەروەردگاری جیهانیان بووم. ولقد أرسلنا إلى ثمود أخاهم صالحا أن اعبدوا الله فإذا هم فريقان يختصمون. سوێن بە خوددا بۆ هۆزی ثەمودیش ساڵحی برایانمان نارد، فەرمانمان پێدا کە پێیان بڵێ تەنها خوددا بپەرستن، کەچی دەست بەجێ خەڵکەکە بوون بە دوو دەستەوە و کێشە و ناخۆشی لە نێوانیاندا بەرپا بوو. قال يا قوم لم تستعجلون بالسيئة قبل الحسنة لولا تستغفرون الله لعلكم ترحمون. صالح بيوتن أي قوم كسم بۆچی ئێوە پەلەی خراپەتانە پێش چاکە و حەز دەکەن بەڵاو ناخۆشیتان بەسەر بێت؟ ئەی بۆچی داوای لێخۆشبوون لە خوددا ناکەن بۆ ئەوەی ڕەحمتان پێ بکرێت، خدای گەورە دەروی زیاترتان لێ بکاتەوە؟ قالوا اطيرنا بك وبمن معك قال طائركم عند الله بل أنتم قوم تفتنون. خەڵکەکە وتیان ئێمە تووشی شوم و نەکبەتی بووین بەهۆی تۆ و ئەوانەی لەگەڵ تۆدان. ساڵح وتی نەخێوانیە، نەکبەتی و شومتان لەلایەن خودداوە بۆ دێت ئەگەر بەردەوام بن لەسەر یاخی بوونتان، بەڵکو ئێوە قەومێکن کە تاقی دەکرێنەوە. وكان في المدينة 9 رهط يفسدون في الأرض ولا يصلحون. لەو شارەدا 9 دەستە هەبوو کە گوناه و تاوانیان ئەنجام دەدا و تۆوی خراپەیان لە وڵاتدا دەچاند و بەلای چاکە و چاکەکاریدا نەدەچوون. قالوا تقاسموا بالله لنبيتنه وأهله ثم لنقولن لوليه ما شهدنا مهلك أهله وإنا لصادقون. هەمویان سوێندیان بە خوددا بۆ یەکتر خوارد کە لە شەودا بدەن بەسەر ساڵح و ماڵ و منداڵیدا و لە ناویان برن. پاشان ئەگەر گومانیان لێکردین سوێن دەخۆین و بە کەسوکاری دەڵێین ئێمە ئاگامان لە تیاچوونی ئەوان نییە و دڵنیابن ئێمە ڕاستگۆشین. ومكروا مكرا ومكرنا مكرا وهم لا يشعرون. ئەو تاوان بارانە
پیلان و تەڵەکەیان جێڕا بۆ لەناوبردنی ساڵح و شوێن کەوتوانی. ئێمەش نەخشەیەکی ترمان کێشا بۆ ڕزگارکردنی ئیمانداران و لەناوبردنی خوددا نەناسان. ئەوان ئاگایان لێ نەبوو هەستیان پێ نەدەکرد. فانظر كيف كان عاقبة مكرهم أنا دمرناهم وقومهم أجمعين. جایتر سەرنج بدە و تەماشاکە سەرنجامی پیلانەکەیان چیان بەسەرهات. بەڕاستی ئێمە ئەوانیش و هەموو قەومەکەیانمان لەناو برد بەهۆی بوومە لەرزەوە. فتلك بيوتهم خاوية بما ظلموا إن في ذلك لآية لقوم يعلمون. ئەوەتە ماڵەکانیان کاول و چۆڵە بەهۆی ئەوستەمەی کە کردیان. بەڕاستی ئالە و بەسەرهاتەدا بەڵگە و نیشانەی تەواو هەیە بۆ کەسانێک کە لە شت تێبگەن و بزانن. وأنجينا الذين آمنوا وكانوا يتقون. ئەوسا ئێمە ئەو کەسانەمان ڕزگار کرد کە باوەڕیان هێنا بوو ئەوانە پارێزکار بوون و لە خوددا دەترسان. ولوطا إذ قال لقومه أتأتون الفاحشة وأنتم تبصرون. لوط پێغەمبەریش کاتی خۆی بە قەومەکەی وت باشە ئایا ئێوە ئەو کارە نابەجێ و تاوان و گوناها ئەنجام دەدەن لە کاتێکدا ئێوە چاوتان هەیە و دەزانن چۆن شەرمەزار و خەجاڵەت و ڕیسوا نابن. أئنكم لتأتون الرجال شهوة من دون النساء بل أنتم قوم تجهلون. ئایا ڕەوایە کە ئارەزوی خۆتان لەگەڵ پیاواندا ئەنجام بدەن لە جیاتی ژنان؟ نەخێر ئێوە ژیر نین بەڵکو ئێوە گەلێکن سەرنجامی ئەم ئیشە خراپە نازانن. فما كان جواب قومه إلا أن قالوا أخرجوا آل لوط من قريتكم إنهم أناس يتطهرون. کەچی وەڵامی قەومەکەی هیچ نەبوو تەنها ئەوە نەبێت کە وتیان لوط و شوێن کەوتوانی لە شارەکەتان دەربکەن چونکە بەڕاستی ئەوانە کەسانێکن خۆیان بە پاک ڕادەگرن. فأنجيناه وأهله إلا امرأته قدرناها من الغابرين. سەرنجام ئێمە لوط و خاو خێزانیمان ڕزگار کرد جگەل لە ژنەکەی کە بڕیارمان دابوو لە تیاچوان بێت چونکە هەڵوێستی چاک نەبوو باوەڕی بە مێردی پێغەمبەری نەبوو. وأمطرنا عليهم مطرا فساء مطر المنذرين. لەبەرەبەیاندا بەردبارانمان کردن ئای کە بەردبارانی بێدار کراوەکان سەخت و دژوارە. قل الحمد لله وسلام على عباده الذين اصطفى الله خير أما يشركون. ئەی پێغەمبەر ئەی ئیماندار بڵێ سوپاس و ستایش بۆ خودای میهرەبان سڵاو لەسەر ئەو بەندانش کە هەڵی بژاردووە ئایا ئەو خوددا میهرەبانت چاکترە کە بپەرسترێت و پێڕەوی بەرنامەکەی بکرێت یا ئەوانەی ئەوان دەیکەنە شەریک و هاوڵ بۆی؟ أمن خلق السماوات والأرض وأنزل لكم من السماء ماء فأنبتنا به حدائق ذات بهجة ما كان لكم أن تنبتوا شجرها أإله مع الله بل هم قوم يعدلون. ئایا شەریک و هاوڵ چاکترە بپەرسترێت یا ئەو زاتەی کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە و لە ئاسمانەوە بارانی باراندووە جا باخ و بێستانی جوان و ڕازاوەمان پێ بەرهەم هێناوە؟ ئێوە نەتان دەتوانی درەختەکانی بڕوێنن چ جای بەروو بوومەکەی؟ ئایا ڕەوایە کە خودایەکی تر لەگەڵ خودای پەروەردگاردا هەبێت؟ نەخێر
لەگەڵ ئەو هەموو بەڵگانەدا زۆربەی ئەو خەڵکە لە ڕێبازی ڕاست لا دەدەن و شوێنی چەوتی و نادروستی دەکەون. أَمَّنْ جَعَلَ الْأَرْضَ قَرَارًا وَجَعَلَ خِلَالَهَا أَنْهَارًا وَجَعَلَ لَهَا رَوَاسِيَ وَجَعَلَ بَيْنَ الْبَحْرَيْنِ حَاجِزًا أَإِلَٰهٌ مَّعَ اللَّهِ بَلْ أَكْثَرُهُمْ لَا يَعْلَمُونَ ئایا تەنها ئەو زاتە نییە کە زەوی دامەزراندووە و لە ناویدا جۆگە و ڕووباری ڕەخساندووە، هەروەها زنجیرە چیایی تێدا چەسپاندووە، لە نێوان دوو دەریاکەشدا بربەستی بەرپا کردووە کە ئاوی شیرین و سوێر تێکەڵ نابن؟ ئایا ڕەوایە خودایەکی تر لەگەڵ خودای پەروەردگاردا هەبێت؟ نەخێوانیە لەگەڵ ئەو هەموو بەڵگانەدا زۆربەی ئەو خەڵکە ئەم ڕاستیانە نازانن و تێناگەن. أَمَّن يُجِيبُ الْمُضْطَرَّ إِذَا دَعَاهُ وَيَكْشِفُ السُّوءَ وَيَجْعَلُكُمْ خُلَفَاءَ الْأَرْضِ أَإِلَٰهٌ مَّعَ اللَّهِ قَلِيلًا مَّا تَذَكَّرُونَ ئایا چێ جگەل لە ذاتی پەروەردگار کە بێت بەهانە و هاواری لێ قەوما و بێدەرەتان و بێداڵدەوە کاتێک نزا دەکات و لێی دەپاڕێتەوە، ئەوسا بەڵاو ناخۆشیەکان لا دەبات و دەتان کاتە نیشتە جێ و جێنشین لە زەویدا. ئایا ڕەوایە لەگەڵ ئەو زاتەدا خودای تر هەبێت؟ کەمێک یاداوەری وەربگرن و تێفکردن و بیر بکەنەوە. أَمَّن يَهْدِيكُمْ فِي ظُلُمَاتِ الْبَرِّ وَالْبَحْرِ وَمَن يُرْسِلُ الرِّيَاحَ بُشْرًا بَيْنَ يَدَيْ رَحْمَتِهِ أَإِلَٰهٌ مَّعَ اللَّهِ تَعَالَى اللَّهُ عَمَّا يُشْرِكُونَ ئایا چێ لە تاریکستانی سەروشکانی و دەریا ڕێنموویتان دەکات تاون نەبن؟ چێ بای شەماڵ هەڵگری هەڵمی ئاو دەنێرێت وەک مژدەیەک پێشگەیشتنی بارانی ڕەحمەت؟ ئایا ڕەوایە لەگەڵ خودادا خودای تر هەبێت؟ بەرزی و بڵندی و مەزنی بۆ خودای گەورە لە بەرامبەرە و شانەوە کە نەفامان دەیکەنە هاوڵ و شەریک بۆ ئەو زاتە. أَمَّن يَبْدَأُ الْخَلْقَ ثُمَّ يُعِيدُهُ وَمَن يَرْزُقُكُم مِّنَ السَّمَاءِ وَالْأَرْضِ أَإِلَٰهٌ مَّعَ اللَّهِ قُلْ هَاتُوا بُرْهَانَكُمْ إِن كُنتُمْ صَادِقِينَ ئایا چێ لە سەرەتاوە دروست کراوان بەدی دەهێنێت پاشان دوای تێکدانی سەر لە نوێ دروستی دەکاتەوە؟ چێ لەو ئاسمانەوە بەهۆی تیشتی خۆر و باران و هەواوە لە زەویەوە بەهۆی خاکەوە ڕزق و ڕۆزیتان پێدەبەخشێت؟ ئایا ڕەوایە لەگەڵ ذاتی خودادا خودای تر هەبێت؟ پێیان بڵێ ئادەی بەڵگەتان چییە بیهێننە مەیدان ئەگەر ئێوە ڕاستگۆن؟ قل لا يعلم من في السماوات والأرض الغيب إلا الله وما يشعرون أيان يبعثون. أي پیغمبر پیان بڵێ جگەل لە خوددا هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هیچیان ئاگادار نین لە پەنهان و شاراوەکان، هەستیش ناکەن کەی زیندوو دەکرێنەوە. بل ادارك علمهم في الآخرة بل هم في شك منها بل هم منها عمون. نخير ئەوانە زانیاری و زانستیان دەربارەی قیامەت کۆتا و کەم و کورتە، بەڵکو ئەوان لە گوماندان دەربارەی بەڵکو هەرچوێرن لە ئاستیدا و دڵیان نابینایە. وقال الذين كفروا أئذا كنا ترابا وآباؤنا أئنا لمخرجون. ئەوانەی بێباوەڕبوون دەیانوت باشە ئەگەر ئێمە بووینە خاک لەگەڵ باو باپیرانماندا ئایا ئێمە بۆ ژیانێکی نوێ دەردەهێنرێینەوە؟
لقد وعدنا هذا نحن وآباؤنا من قبل إن هذا إلا أساطير الأولين. سوێن بە خوددا بەڕاستی ئێمە پێشتر لەم بەڵێنانەمان پێدراوە لەگەڵ باو باپیرانماندا ئەمە هیچ شتێک نییە تەنها داستان و قسەی پێشینەکانە. قل سيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المجرمين. پێیان بڵێ دەبگەڕێن بەسەر زەویدا و سەرنج بدەن و بزانن چۆن بوو سەرنجامی تاوانبار و تاوانکاران. ولا تحزن عليهم ولا تكن في ضيق مما يمكرون. تۆش خەفەت مەخۆ بۆیان و غەمگین مەبە لەو پیلان و تەڵەکە و فێڵانەی کە ئەنجامی دەدەن. ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين. خوددانە ناسان دەڵێن کەی ئەم بەڵێنە پێش دێت ئەگەر ئێوە ڕاست دەکەن. قل عسى أن يكون ردف لكم بعض الذي تستعجلون. پێیان بڵێ دوور نییە بەشێک لەو سزایەی کە ئێوە پەلەی لێ دەکەن بەم زوانە بۆتان پێش بێت. وإن ربك لذو فضل على الناس ولكن أكثرهم لا يشكرون. أي محمد بەڕاستی پەروەردگاری تۆ خاوەنی فەزڵ و بەخشندەییە بەسەر خەڵکیەوە بەڵام زۆربەیان سپڵەن و سوپاسی خوددا ناکەن. وإن ربك ليعلم ما تكن صدورهم وما يعلنون. بێگومان پەروەردگارت چاک دەزانێت چی لە سینەیاندا حەشار دەدەن و چیش ئاشکرا دەکەن. وما من غائبة في السماء والأرض إلا في كتاب مبين. هیچ شتێک لە خوددا پەنهان نییە لە ئاسماندا بێت یا لە زەویدا لە دۆسیەی ئاشکرادا تۆمار نەکرابێت. إن هذا القرآن يقص على بني إسرائيل أكثر الذي هم فيه يختلفون. بەڕاستی ئەم قورئانە زۆربەی زۆریە و شتانەی کەنەوەی ئیسرائیل جیاوازی و کێشەیان لەسەری هەیە باسی دەکات و لێی دەدوێت و ڕوونی دەکاتەوە. وإنه لهدى ورحمة للمؤمنين. هەروەها بەڕاستی ئەم قورئانە هۆی هیدایەت و ڕێنمووی و ڕەحمەت و میهرەبانیە بۆ ئیمانداران. إن ربك يقضي بينهم بحكمه وهو العزيز العليم. بەڕاستی پەروەردگارت داوەری دەکات لە نێوانیاندا بەدەسەڵات و فەرمانی خۆی هەر ئەویش زاتێکی باڵا دەست و زانایە. فتوكل على الله إنك على الحق المبين. ئەی پێغەمبەر ئەی ئیماندار کەواتە تۆ پشت بە خوددا ببەستە بەڕاستی تۆ لەسەر حەق و ڕاستیەکی ئاشکرایت. إنك لا تسمع الموتى ولا تسمع الصم الدعاء إذا ولوا مدبرين. بێگومان تۆ ناتوانیت ئەم بانگەوازە بخەیتە ناو دڵی دڵمرد و کەڕولاڵەکانەوە بەتایبەت کاتێک ڕوو وەردەجێڕن و پشت هەڵدەکەن بڕیاری داخستنی دڵ و گوێیان دەدەن. وما أنت بهاد العمي عن ضلالتهم إن تسمع إلا من يؤمن بآياتنا فهم مسلمون. هەروەها تۆ ناتوانێت هیدایەت و ڕێنمووی کوێر و نابیناکان بکەیت و لە تاریکی ڕزگاریان بکەیت ئەوانەی دڵیان کوێرە و سەرنجی ڕاستیەکان نادەن. تۆ تەنها دەتوانیت ئەم ڕاستیانە بدەیت بە گوێی ئەو کەسانەدا کە باوەڕ بە ئایەت و فەرمانەکانی ئێمە دەهێنن لە قورئان و بوونەوەردا چونکە ئەوانە هەمیشە ملکەتی فەرمانەکانی خودای گەورەن. وإذا وقع القول عليهم أخرجنا لهم دابة من الأرض
تكلمهم أن الناس كانوا بآياتنا لا يوقنون کاتێک بڕیاری بەرپابوونی قیامەت درا یاخود نزیک بۆوە زیندەوەرێک لە زەوی دەردەهێنین بۆیان کە قسەیان بۆ دەکات کە بەڕاستی زۆربەی خەڵکی باوەڕیان بە ئایەت و فەرمانەکانی ئێمە نەبووە. ويوم نحشر من كل أمة فوجا ممن يكذب بآياتنا فهم يوزعون ڕۆژێک دێت لە هەر ئومەتێک دەستەیەک چێژ دەکەین و کۆیان دەکەینەوە لەوانەی کە ئایەتەکانی ئێمەیان بە درۆ دەزانی اینجا بەرەو دوا هەمویان کۆ دەکرێنەوە. حتى إذا جاءوا قال أكذبتم بآياتي ولم تحيطوا بها علما أم ماذا كنتم تعملون هەتا ئەو کاتەی دێنە پێشەوە بۆ لێپرسینەوە خدا دەفەرموێت ئایا ئێوە بڕواتان بە ئایەتەکانی من نەهێنا لە کاتێک ئێوە هیچ زانست و زانیار یەکتان دەربارەی نەبوو یاخود ئێوە خەریکی چی بوون چیتان دەکرد بە ئایەتەکانی ئێمە. ووقع القول عليهم بما ظلموا فهم لا ينطقون سەرنجام بڕیار و فەرمانی خدا دەرچوو دژیان بەهۆی ئەوستەمەی کردیان جا قسەیان بۆ ناکرێت و ورتەیان لێ نایەت. ألم يروا أنا جعلنا الليل ليسكنوا فيه والنهار مبصرا إن في ذلك لآيات لقوم يؤمنون ئایا ئەو خەڵکە نەیان بینیوە کە بەڕاستی ئێمە شەومان تاریک کردووە تا تیایدا بەحەسێنەوە ڕۆژیشمان ڕوونا کردوتەوە تا هەموو شت ببینن بەڕاستی ئالە و دیاردانەدا بەڵگە و نیشانەی زۆر هەیە بۆ کەسانێک ئیمان و باوەڕ بهێنن. ويوم ينفخ في الصور ففزع من في السماوات ومن في الأرض إلا من شاء الله وكل أتوه داخرين یادی ڕۆژێک بکە فو دەکرێت بە سووردا هەرکەس لە ئاسمانەکان و هەرکەس لە زەویدا هەیە ترس و بیمێکی زۆر دای دەگرێت جگە لەوانەی کە ویستی خدا وایە ترس و بیمیان نەبێت هەمووانیش دێن بە ملکەچی و ناچاری. وترى الجبال تحسبها جامدة وهي تمر مر السحاب صنع الله الذي أتقن كل شيء إنه خبير بما تفعلون تۆ چێوەکان دەبینی دوا دەزانیت کە وەستاون و بێجوڵن لە کاتێکدا کە ئەوانیش وەکو هەور لە جوڵەدان چونکە زەوی بە خێرایی 1000 کیلۆمەتر لە سەعاتێکدا بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە. هەروەها لە سەرەتای بەرپابوونی قیامەتدا چێوەکان وەکو خوریشی کراوە دەبرێن بە ئاسماندا و چاڵ و چۆڵی زەویان پێپڕ دەکرێتەوە. ئەمەیە دەستکردیە و خودایەی کە هەموو شتێکی بەو پەڕی ڕێک و پێچی دروست کردووە. بەڕاستی ئەو زاتە زۆر ئاگایە بەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. من جاء بالحسنة فله خير منها وهم من فزع يومئذ آمنون کەسێک بەکار و کردەوەی چاکەوە بێت ئەوە پاداشتی چاکتر لەوەی خۆی پێشکەش دەکرێت و ئەوانە لەو ڕۆژەدا لە ترس و بیم پارێزراون و ئاسوودە و ئارامن. ومن جاء بالسيئة فكبت وجوههم في النار هل تجزون إلا ما كنتم تعملون ئەوەشی بەتاوان و گوناه و خراپەوە دێت بەڕوودا و سەر و خوار دەخرێتە ناو ئاگری دۆزەخەوە و پێیان دەوترێت ئایا پاداشتان دەدرێتەوە جگەل لەوەی کە دەتان کرد؟
إنما أمرت أن أعبد رب هذه البلدة الذي حرمها وله كل شيء وأمرت أن أكون من المسلمين وأن أتلو القرآن فمن اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فقل إنما أنا من المنذرين أي پیغمبر پیان بڵێ بەڕاستی من تەنها فەرمانی ئەوەم پێدراوە خودای ئەم شارە و ئەم شوێنە بپەرستم کە حورمەتی بۆ داناوە و هەموو شت ئەو خاوەنیەتی فەرمانیشم پێدراوە لە فەرمان بەردار و موسڵمانەکان بم فەرمانیشم پێدراوە کە قورئان دەور بکەمەوە و بەردەوام بیخوێنمەوە جا ئەوەی ڕێبازی هیدایەت وەربگرێت ئەوە بەڕاستی قازانجی وەرگرتنی ڕێنماییەکەی هەر بۆ خۆیەتی لە دنیا و قیامەتدا سوودی لێ وەردەگرێت ئەوەشی کە گومڕا دەبێت تۆ پێی بڵێ من زۆرم لەسەرتان نییە بێگومان من تەنها یەکێکم لە بێدارکەرەوەکان وقل الحمد لله سيريكم آياته فتعرفونها وما ربك بغافل عما تعملون بڵێ الحمد لله سپاس و ستایش بۆ خوددا لە ئایندەیەکی نزیکدا هەموو بەڵگە و نیشانەکانی خۆیتان نیشان دەدات و دەیان ناسنەوە کە هەمووی دەستکار و بەدیهێنراوی خوددایە بێگومان پەروەردگاری تۆ غافڵ و بێ ئاگانیە لەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن